کاتەوە هەموو کاتێکتان باش لێوارە 24 ڕۆژ بە کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێی تایبەت بە مانگی ڕەمەزان لەگەڵتان دەبین. باشترین کاتی وەرزشکردن بۆ ئەو وەرزشوانانەی بە ڕۆژوو دەبن. فێستیڤاڵی خواردنە خۆماڵیەکان لە تاڤگەی شەڵماشی سەردەشت. بە دروستکردنی مۆزەخانێکی کەلەپوری سەرنجی گەشتیاران ڕادەکێشێت. ڕەمەزان بۆتە هۆی ئەوەی کە ئێوارانی شاری سۆران زۆر قەرەباڵغ بێت. هۆکارەکەیشی بۆ دەگەڕێتەوە کە خەڵکی ناو شار و دەوروبەری بۆ کڕینی پێداویستیەکانی بەربانگ و مانگی ڕەمەزان ڕوو لە بازاڕی و شارە دەکەن. بازارکردنی شاری سۆران لە مانگی ڕەمەزاندا دەکەوێتە کاتی ئێواران و تا درەنگانی شەویش بەردەوام دەبێت. هەڵبەت لە سەرەتای ڕەمەزاندا بازاری گۆشت و خواردەمەنی و شیرینی گەرم و گوڕەیەکی زۆری پێوە دیارە و هەرچی جلوبەرگ و ناوماڵە لە ناوەڕاستی مانگی ڕەمەزان بۆ کۆتاییەکەی ڕەواجی زیاتری دەچێتە سەر. بەخۆی لە ئێستا لە مانگی ڕەمەزان خواستەکانەکەویتەوە سەر یەک جەم، یعنی ئەو جەمەش جابینی دوو ڕۆژ جارەکەیان هەموو ڕۆژەیە بابەت بە مشتریە گۆڕێت. ڕۆژانە گۆشتگۆلک دەڕوە، یان گۆشت دیسک یان گۆشت بەرەخ. لە سەرەتای مانگی ڕەمەزاندا بازارەکان خۆشترە بێت لەبەرەوەی خەڵکە سەرەتاکەی هانە پەنا باتە بەر کڕینی شتومەکی تابەت بە خواردنی ڕۆژانێ وەکو گۆشت و وەکو برنج و شتەکانی تر کە پێویستە بۆ ڕۆژانێک کە بۆ خواردنی ئێوارە سەر خوانەکان ئامادە بکرێت و بەڵام بەرەبەرە لە ماوەی نزیک بوونەوەی جەژن و خەڵک پەنا بەتە بەرکردنی سەرەجات و دل و بەرگوش ئەو پێداویستانەکە بۆ ناو ماڵ ئەڕازێنێتەوە بۆ جەژن ڕازادنەوەی بۆ ئۆکرێ. بەخۆی بە زۆربەی گەرمگورەکەی ئێواران دەوری کاژمێرەکەی سێون و یاخود سوات دەست پێکا بۆ دەرەنگانی شەو لەبەرەوەی خەڵکە بەیانەکەی بە ڕۆژووە هەر لە ماڵەوە یاخود لە سەرکارەوە و ئێوارانش دێتە دەرەوە بۆی جەوێکی خۆش و هەم پێداوەستەکانیشی دابین بکات. ئەو شەو هاتینە دەرەوە لەگەڵ ماڵەوە بۆ بازارکردن لەبەرەوەی خۆتان دەزانن ڕەمەزانان ڕۆژانە خەڵکی لاکە ماندووە زیاتر شەوانە خۆشترە بازارکردن لەبەر ئەوەی داواکارم لە دوکانەکانی سۆران دوکانەکان هەمویان بکەنەوە شەوانە چکە پێداویستیەکان زیاتر لە شەوانە توانین دابینکەین باشترە چکە ڕۆژانە خەریکی داوامین داوامان زۆرە بۆیە پێویستە خۆشتر وایە کە دوکانەکان بکرێنەوە بازارش کراوە بێ خەڵکیش بێتە دەرێ خۆشترە. وەکو هەموو مرۆڤێک ڕۆژوگرتن کاریگەری لەسەر وەرزشوانانیش دەبێت. یەکەم هۆکاریشی بۆ گۆڕانکاری لە کاتی خواردنی خواردەمەنی و
کاتی وەرزشکردندایە و وەرزشوانان دەبێ بە پێ ئەو گەرمۆکەیی وەری گرتووە وەرزش بکات ئەگەینا کاریگەری نەرێنی لەسەر مێشک و دەمار و جەستەیدا دەنێت بۆ وەرزشوانان و ئەوانی دەیانەوێت وەرزش بکەن و لە هەمان کاتدا بە ڕۆژوو بن پێویستە کاتە دروستەکانی وەرزشکردن لە مانگی ڕەمەزان ببینن. وی پێویست ناکە لە کاتی با بڵێن ڕۆژوبوونە زۆر خۆتی لاک بکەیت باشترین شت ئەوەیە کە تۆ گەربەربانگی کردەوە وەکو بە ئاو دەست پێ بکەیت کەمێک خواردن بخۆی زۆر نەبێت بێتە هۆی ئەوەی کە تەمەڵێکە نەتوانی بێت یاری بکەیت مەجالێکە بێت کە دوو کاتژمێر کەمتر نەبێت کە بەربانگی کردەوە بیت وەرزش بکەیت لەو دوو کاتژمێرەیە بیت وەرزشێکی باش بکەیت ئەتوانی دوای وەرزشکردن پەنابەری تۆ بەر خواردن یاوەکو پێشتر ئاماژەم پێەیە پەنابەری بۆ تەواوکەرە خۆراکیەکان وەکو پرۆتین و ئەو موادانەی کە پێویستی پێێتی لە ڕێگەی کەسانی پرۆفشنەڵەوە بۆ دابین بکرێت وە لە هەمان کاتە لە کاتێکا کە تۆ زۆر جار پێویستی بەوەیە کە گەر بە ڕۆژوو بیت پاشێو بکەیت ئەکرد سەروی لە پارشێوە چی بخۆیت دەتوانی پەنابەری بۆچی چەندێک کاربۆیدرات بخۆی چەندێک پرۆتین بخۆی پێویستی بەوەیە کە پلانێکی باشە هەبێ بۆی ماسوولکە دروستکەی چۆری بتوێنیتەوە و تەنانەت بەو کەسانەشی کە کێشیان کەمە چۆن بتوانن پەنابەر نەبەر ئەو شێوە خواردنەی کە بە پێچەوانەوە پێویستیان بە چۆری و بە ماسوولکەشە لامانکە ئەوانەی کە کێشیان زۆرە خۆی شێوە دایەتێکە شێوە ڕێژیمێکەیە هەر ناوی فاستینە کە تازە دۆزراوەتەوە کاما توانرێ بیرۆکەکە لەوە هاتووە لەسەر شێوەی بە ڕۆژوو بوون ئەو دایەتە بکرێت ئەمانە بۆ کەسانەی کە کێشان زۆرەوەکو باسم کرد زۆر ئیسفادەی لێکرێ ئەتوانرێ چۆری بسووتێنرێ ماسوولکە دروستکە بەڵام بە شێوەیەک چۆن پلانی خواردنە هەیە چۆن پلانی خەوتنە هەیە ئەمە زۆر گرنگە ئەگەر ئێمە بینە سەر ئەوانەی کە یەکەم جار باسی وەکوتم کێش زۆرەکان بکەین پێویستە لە کاتێکا کە تۆ لە خۆر هەڵات بوونەوە تا خۆر ئاوابوون هیچ شتێک ناخۆی کامە پێوترێ فاستین پلان یاواتە پلانی بە ڕۆژوو بوون پێویستی بەوەیە کە بە هیچ شێوەیەک دوای ئەوەی کە بەربانگی کرد شێوە خواردنێکی قورس نەخوات لەبەرەوە نەبێتە هۆی ئەوەی کە ئازاری گەدەی بات ئەنجا بتوانێت پەنابەرێت بۆ تەواوکەری خۆراکیەکان وەکو پرۆتین و BCA ئەمینۆ ئەسید ماگنیسیۆم ئەم شتانەی کە پێویستی پێێتی چەند پلانێکی هەبێ لە ڕاستیە و لە هەمان کاتە بۆ کەسانی کە کێشیان کەمە پێویستی بەوەیە کە بە هەمان شێوە پەنابەرێتە بەر تەواوکەری خۆراکیەکان بەڵام شێوەی خواردنەکەی جیاوازتر بێت. زۆرێک پیشە و کارکردن هەن کە ماندووبوونی زۆری تێدایە بەڵام لە کاتی ڕۆژوگرتندا کارەکان قورستور و ئەستەمتر دەبن. یەکێک لەو کارە زەحمەتانە کە لە بازارەکانی شاری ئامەد زۆر بەرچاو دەکەوێ حەمباڵیە کە لە ئامەد پێی دەوترێ کشکشۆک. ئەوانەی کار دەکەن ئەگەر چی بە ڕۆژوون بەڵام هەموو بەیانەیە کرو لە بازاری سووری شاری ئامەد دەکەن بۆ کارکردن. gelek cureyên pîşeyan hene ku ji bo mirovan xeter û giranin. Lêneyîna kar û pêdiviya dabînkirina debarê mirovan neçar dike ku tevî zehmetiyan di meha Remezanê de bi rojîtiya xwe jî karên giran bikin. Yek ji van karên giran jî karê kişkişokê ye ku li Diyarbekirê yek ji kevintirîn pîşeyan e. Karkerên bi kişkişokê bar dikêşin serê sibê zû berê xwe didin navçeya Sûra Diyarbekirê ku Henîfî Qaya jî yek ji wan kesan e. Henîfî Qaya dibêje şart û mercên ku ew tê de kar dike ne derfetên mirovî ne. Ana jêrê tînim heta vira dibêm 10 milyon ve ew çi bû. Ana navê wala mêrik mir meaf bû peretin ana mecburê biriya heta vira tê me xwe kuşt 7 milyon dame. Ana rojîtiya ana mer meaf ve. Karkerên ku bi kişkişokê bar dikêşin her çiqas di karê xwe de cardan tên wê astê ku nekaribin bar bikêşin jî dîsa jî ew dibêjin eger ew kar nekin debara wan nabe û eger ew kar bikin jî tendurustiya wan têk diçe. Mehmed Filîzê ku 25 salin bi kişkişokê bar dikêşe
dibêje karên wan di meha Remezanê de girantir dibe. Ramazanatiya pir zor e. Ramazanê zor e. Hem rojîtî wî de barê giran. Îjî tune. Hema ji aştan dest pê dikin heta şeşa hefta. Wala boş e. Çi? Nanûzikê rona her ew jî tune. Piraniya kesên ku karê kişkişokê dikin, an ji ber bêkariyê, an jî ji ber şewitandina gundan, beriya 25 salan ji neçarî dest ji gundên xwe berdane û berê xwe dane Diyarbekirê. û bê betlane û bê navber, her serê sibê li navçeya Sûrê li gel barên dilê xwe li benda barê giranin. شاری سەردەشت سروشتێکی دڵڕفێنی هەیە و تابگەکەشی بۆتە شوێنێکی گرنگ و سەرنجڕاکێش کە ساڵانە گەشتیارێکی زۆر سەردانی ئەم شارە دەکەن. ئێستاش لە تابگەی شەلماشی سەردەشت فێستیڤاڵێکی خواردنە خۆماڵیەکان بە گژ و گیای خۆماڵی ڕێکخراوە و هەرچی لە خواردنەکان بەکار هاتووە گژ و گیای بەهاری ناوچەکەن. هاوڵاتیانیش بە دروستکردنی ترخێنە، گیابرژیوە، کەنگەر کەباب و ئاشی کاردە کوێستانەکانی دەوروبەری شاری سەردەشت پێشوازی لە میوانان دەکەن. ئێوە دۆکڵی وا سازم کردووە بە لوشەی و سیرمۆکەی و قازیاغا و ترشۆکەی و جێلاخە و بەو شتانەیدی زۆریش خۆش بوو دەگەڵ ماستی ئەوەش بە جێلاخەی و ماشی ساز کراوە ئەوسو بەشەر بە جێلاخەی ساز کرا بوو. ئاشیکاردن سازکردبوو لەگەڵ خوراکی تەماتەی ئیشک. ئاشیکاردۆکەمان کە بە حیساب کردووی چێخسانەیە خۆشم کردبوو بە ترشی و تەفتمدا بوو دوایە لەگەڵ جۆیە لەگەڵ گەرمەکوتا و جێزەری پێکەوە لێکیان دەدەی بەینوانی ئاشێک سازی دەکەی و ترشیشی لێ دەشۆی. خوراکی تەماتەکەشم تەماتەی ئیشکی خۆمان بوو کە لە بەرتای ئیشکم کردبوو کە خاصیەتێکی زۆر عالی هەیە. ئەوەڵە لە ئاوی کوڵی بداوێ دوای بە ئاوی مریشکی زەردی دەکەم دوای چین دەگەڵ بیبار و سیر و پیواز و قۆرەی پێکەوە دایان دەنێم یەک زەڕە شێڕۆن تێ دەکەم ورد ورد دەکوڵەیەدی بەخۆی تێ دەکەوێت. فستیواڵی خواردنە مەحەلیەکان بە ئیسفادە لە جیاهای مەحەلی و بوومی منتەقەی ئەوڕۆ لە ئابشاری شڵماشێ بەرگوزار بوو کە هەدف لە بەرگوزاری ئەو فستیواڵی شناساندنی جیایە مەحەلیەکانی منتەقەی بۆ جوانەکانمان و بەکارهێنانی غەزاهای مەحەلی لە سفرەکانمان بە زیاد ئیسفادە لە غەزاهای خواردنەمەنیەکانی فەسفود و غەزاهای حازری. دووەمین هەدەفیشمان شناساندنی ئەو منتەقەیەکی گەردشگەریە لە سەردەشتێدا کە تقریبان 100 نەفەرمان شرکت کننده هەبووە و بە 110 خواردن لێرەکاندا شرکەتیان کردو زۆر جوانیش ئیستقبالی لێکراوە.
یەکێک لە بازارە دێرینەکانی کەرکووک بازاری گەورە یان جووتقاوەیە کە دەکەوێتە ناوەڕاستی شارەکە. ئەم بازارە مێژووەکەی بۆ سەدان ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە و سەرجەم نەتەوەکانیش بەبێ جیاوازی پێکەوە دەژین. لەم بازارەدا هەموو جۆرە شتومەک و کاڵا دەست دەکەوێت و بە تێکەڵاوی پیشەوەرانیش ناسراوە. من تقريبا ل 66 من دكانين ل 1966 من ليري ببيلوري من ام بازار الا نختي اولى وجه قاويه لجو قاوه من نو بيلين بازار حلوات كان وقت خوي ليره لم مالكان لكولانا كان حلوان درستك لبان سيني ايام فروش ام دكان كوسانه بلا حلويات شيماء وحلويات جوهره وامانه يعني نبو يقدوانك بو كمبو حسن نجم ابو لبان شركاء جمهوري ابو لشارع جمهوري يصير ليره كورونا كان حلوان كل بان سنين فروش لما زارا بالنسبه علوه كيس علوه معنيه لكركوك لريحه الصناعه ولا خام خرماي شيء علوه او وقتها علوان النبو حمود سيخ خام الليره اميتك اما بيان ابو خان كردستان مجموعيه الخان شبو ليره احنا لنا ام بازاره خلق جاران بكولوبار هاتن سعره نبوانا اشياء انا وكبلين خلوص يعني السنباق او برا مجتانا بو يعني هاول ليره بو فروشتن طبعا بروج بو يعني فروشرا مجبور امانه ولا كل خانه كان خوتن مجموعيه خانه ابو ليره ابن بيت شلون ولاقي تيابو ولاقي كان عندنا حيوانه كان شلون اخواني شبو خوتن اما نويت بو بياني ان فروشت وروشت نور كروي بو شون خوي ام بازار كي كون فعلا سوق الكبير بازاري قورة كدا بزيت ولا سجس ركوا ام بازار تفرعك لم لا اتيت بازار مع امريكان كسل قضايا كديتي بملا دستي بازاري حلوة كان امزا كرازيت واتيت ناو قورة بازار قورة اليوا قاري بازاري كنا فروشت ايان فروشت جنا كان فعلا قاري بازاري يعني قالر بازار بتركماني كرد لقى تركمان شريك بو عرب لقى كرد شريك بو لمالي لحلالي الا ما حرم الله حلالي تركمان لا كرد بو كسبانا وخوست تسمن دايك مثلا كرد باوكن تركمانه وانا وحمبان بس باوكم مثلا تركمان شركه عرب او ترك كرد حيوان ما ابو حيوان صار حيوان ابو اي بد كابر ابو دش حلالكي هاول باش انا كد بنيوا باستفاق خومان كسبوا ليوا هاو سمن زولا كبو لفريادي هاو سمن زولا كبو مشاركه جيجنا انا كد خوانات ابو جيجنا بعد كناوي مسلمان يداينا من هاوسيكم هبو هاوسيك ما هبو مسيحي بو ناوي جمال بو عزيز بو باوتي براكي جبار بو نخوي منالي انا خوي بو كوتا ايان بر بو مزقوت بي ما مكان اعتقادي انوابو بو مسلمان تارق ئاکرەی هاوڵاتیەکی شاری ئاکرێ و ماوەی زیاتر لە 15 ساڵە لە نێو ماڵەکەی خۆیدا خەریکی دروستکردنی مۆزەخانێکی کەلەپوریە ئەوش بە کۆکردنەوەی شتی کەلەپوری و شتانەی کە پێشتر ژیانی باب و باپیرانی پێی بەڕێوە چووە
تارق ئاکرێی دەیەوێت لە کۆتاییدا خانووەکەی خۆی ڕادەستی داری شارەکەی بکات بۆ ئەوەی سەرنجی گەشتیارانی پێڕابکێشێت. طارق كامل حسين أفندي ما نوبي من مشهورة يعني ولقبي من الشيء رسمية تابيدا طارق عقراوي من أفهز ركركو القلعة إلى قال شيرين خان مو وما تشتك بيت راستي دس بيب كاين بي حسب إمكانياتك وتشتت كولتوري وهوية أقرب باريسي. بيني أفك استوقف شوية أبوي طبعا من 15 صالة قوته وهزرة ويا هندسي ويا هنري ويا كلابوري يا دايا به هندك وأستشتكي شيب كم وكي جارة يعني فريكو بيكو جواني بس طابع جارة تدا بيتنو أو هزرو بوشونت من دائما أبابون بنسبة باجر من آكري. خانيك وكولتوري مشاكري هر او هدفيك وخلقك كديش يعني بلكي بكتا موديلك بخو دس بيب كان ولا كان چونكي ابيا جوانيا اكري بين ديد ابيا جوانيا كلابور وكولتورا كردواريه. بەرگە و بابەت ێوارە 24 ئەمڕۆمان پێشکەشکردن تا ێوارە 24ێکی دیکە ئاسوودە بن.